گروپی شانۆی تاف یەکێک لە گروپە هەرە جوان و دیارەکانی نێو شانۆی کوردی بە شێوەیەکی گشتی وەکە بینین کە خاوەنی چەندین چالاکی و چەندین شانۆی زۆر بەپێز و تایبەتن کە لە ماوەی ڕابردووە توانیوانە پێشکەش بە شانۆی کوردی بکەن و بە خۆشحاڵیەوە کە بینین کە ئەم تیپای خۆ بڵێن ئەم گروپە توانیویانە کە گۆڤارێک دابمەزرێنن دیارە ئەم گۆڤارە سود و تایبەتمەندی خۆی هەیە وەلایەن بەشێک لە شانۆکارانەوە ئەتوانرێت کە چەندین بابەتی بەسوود کە پەیوەست و تایبەتە بە شانۆ دیارە وەکخوان ئاماژەی پێکەن کە ئەمە تاکە گۆڤارە تاوەکو ئێستا بوونی هەبێت و توانیویانە بەردەوامی پێبن لە ساڵانی ڕابردووە دوو ژمارەی لەم گۆڤارە بڵاوبوو بەڵام بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و هەندێک بارودۆخی تایبەتەوە دیارە بڵاوکردنەوەی ئەم گۆڤارە وەستێنرا بەڵام لە ئێستا زۆر خۆشحاڵیەوە گروپی شانۆی تاف کار لەسەرەواکەن کە بتوان لە ئایندەیەکی نزیکە چاپی سێم یەخۆ ژمارە سێی گۆڤاری تاف جارێکتر بڵاو بکەنەوە بتوانن بە چەندین بابەتی بەپێز و گرنگی نێو بواری شانۆ جارێکی تر پێشکەش بە خوێنەرانی بکەن. گۆڤاری تاف گۆڤاری تاقانەیە دەربارەی شانۆ لە کوردستان و چاپ و بڵاو بێتەوە لەلایەن ناوەندی شانۆی تافەوە پاش ئەوەی دوو ژماری لێ بڵاوبووە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەندێک کێشەی ترەوە بۆ ماوەیەک وەستا لە ئێستادا خۆشبەختانە لە ئامادەسازیدایە بۆ چاپ و بڵاوکردنەوەی ژمارە سێ گۆڤارەکە سەرنووسەری گۆڤارەکە بەڕێز دێرین حامید و بەڕێوەبەری نووسینیش دانا ڕەوفە.